لەناو ئەم هەموو نەهامەتی و هەناسە سادێدا توێژێک کەوتۆتە ژێر پێی خەڵک، توێژێک کە جەستەی ڕێنادات بچن کارکەن و لەسەر شەقامەکان بتڵە ئاو بفرۆشن. توێژێک خوای مەزن کار و ئیشی لێسەندوون. ئەو توێژەش ئێمەی کەم ئەندامانین. ئێوە تەماشاکەن کورتەواڵاکان لەناو ئەم کۆمەڵگەیە، لەناو کۆمەڵگەیەکی هەناسە سارد و بێ حەوسەڵە، تەنگە نەفەسی نەخۆشی بورچیلە و دڵ و کۆی ئەندامەکانی لەش تەنگی پێ هەڵچنیون. نەک پارەی دەرمان، پارەی کرێی پاسەکانیشمان پێ نییە. حەزمان لە نانی گەرمی نانەوەخانەکان بۆ ئێمە تەنها تەماشاکردن و بۆنی هەیە. حەزمان لە پاڵتۆیەک و بلووسێکی گەرم و جووتێک پێڵاوە، تەنها ئێمە هەناسە هەڵکێشانێکمان بۆ هەیە و هیچی تر. حەزمان لە 9 کیلۆ گۆشتە لەسەر سفرە بۆ مناڵەکانی دانین، ئەبێ فرمێسک بڕێژین لە پەنایەکە بە ناکامی سەر بنینەوە و پێویستمان بە دەبەنە و تێکەماڵەکەی پێگەرم بکەینەوە، ئەویشمان لێ حرامە. گیرفانەکانمان جگە لە تەپ و تۆزی ڕابردوو هیچی تیان نییە. ئێمە ناپاڕێنەوە، ئێمە توانای کارکردنمان نییە، ناتوانین 5 دەقیقە بە پێ ڕابکەین. ماندوو ئەبین و لەسەر شۆستەکان دەبێ پشوو بدەین.